تیبۆ کۆرتووە گۆڵپارێزی یانی ڕیاڵ مەدرید. ئەو گۆڵچیەی ئەم وەرزە پشکێکی گەورەی هەبوو لە برنەوەی نازناوی خولی ئیسپانی بۆ یانەکەی، هاوکات لە ئێستاشدا لەگەڵ یانەکەی چێبڕکەی برنەوەی نازناوی چامپیۆنز لیگ دەکەن. 8 خاڵی جیاواز لەسەر تیبۆ کۆرتووە. 1. باشترینەکانی تیبۆ کۆرتووە کێن؟ کۆرتووە لە وەڵامدا دەڵێ ئیکەر کازیاس، جان لویجی بوفۆن، ئیدوین ڤاندەرسار. لە دوانێکیدا لە ساڵی 2009دا ڕایگەیان کە تەماشای زۆربەی یاریەکانی ڤاندەرساری کردووە لە تەمەنی 14 و 15 ساڵیدا و گۆڵپارێزێکی خۆشەویست بۆ لەلای و هۆکارەکەشی بۆ دەگەڕێنێتەوە کە شێواز یاریکردنم لە هی ئیدوین زیاتر دەچوو زیاتر لە ئیکەر کازیاس. 2. دڵخوازترین یانە. کاتێک کۆرتووە وتی کە لە خەونەکانی دەژی ئەوە درۆ ناکات، ئەو هەوادارێکی سەرسەختی ڕیاڵ مەدریدە و هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئیکەر کازیاس. کۆرتووە دەڵێت ئیکەرم خۆش دەوێت، تەنانەت درێسی ئیکەر و ئاڵایەکی گەورەی مەدریدم هەڵواسی بوو لە ژوورەکەم و لە تەمەنی لاویدا خۆشەویستیم بۆ ئیکەر پاڵنەرم بوو بۆ ئەوی بشمە ڕیزیانەکە. 3. نە گۆڵپارێز نە یاریزانی تۆپی پێ. ئایا دەزانیت کۆرتووە لە سەرەتادا بەرگری کار بووە؟ بەڵێ، کاتێک چۆتە ڕیزی یانەی بەلجیکی KRS خێنک لە تەمەنی 8 ساڵی وەکو باڵی چەپ یاری کردووە، بەڵام یانە بەلجیکەکە بە زووی بەهرەی ئەویان بینی لە نێو ستونی گۆڵدا و بەهۆی ڕقی لە ئەرشی گۆڵپارێزی نزیک بوو لەوەی بێت یاریزانی بالە و یەکێک لە پاڵەنەرەکانی ئەوە بوو کە دایک و باوش یاریزانی بالە بوون بۆ یەکێک لە باشین یانەکانی بەلجیکە، تەنانەت خوشکەکەی یاری بۆ هەڵبژاردەی بەلجیکا بۆ بالە کردووە. 4. نازناو. لە سەرەتاکانیدا لەگەڵ ڕیاڵ مەدرید سێرجیۆ ڕیگیلۆن نازناوی زەڕافەی لە ئەو ناوە بەهۆی درێژی باڵای کە 2 مەترە. 5. سێگۆشەی خۆشەویستی. کارۆلاین لینین ناوێک کە زۆربەتان نایناسن و نەتان بیستووە. بەهۆی کارۆلاین کۆرتووە کێشەی زۆری بۆ دروست بوو. خۆشەویستی پێشووی کارۆلاین ئەستێری یانی مانچستەرستی کیڤن دیبڕۆین بووە. کارۆلاین دەڵێت کۆرتووە کەسێکی زۆر باش بوو بەرامبەرم، خواردنی بۆ ئامادە دەکردم و گوێی بۆ دەگرتم، شتێک کە کیڤن بۆی نەکردم و تەنانەت خیانەتی لێکردم. منیش بەخۆمم وت بۆچی هەمان شت نەکەمەوە. لەگەڵ کیڤن چەندین یاریزانی دیکە لە هەڵبژاردەی بەلجیکا وازیان لە قسەکردنی هێنا لەگەڵ کۆرتووە و کێشەی میدیایی گەوری بۆ دروست بوو. 6. ڕیکۆردەکان. لە کاتەکانی لەگەڵ ئەتلاتیکۆ دی مەدرید جگە لە برنەوەی لالیگا یۆرۆپا لیگ کۆپا دێل ڕێ و لەگەڵ ئەوەش داتوانی ڕیکۆردی زۆرترین کات بەبێ هەژارنی تۆڕی گۆڵ بەسەر بەرێت وەک گۆڵپارێزی ئەتلاتیکۆ دی مەدرید لە وەرزی 2012 بۆ 13. کۆرتووە 820 خولەک لە یاریگای خۆیدا و 680 خولەک لە دەرەوەی یاریگای خۆی بەسەر بەرێت بەبێ ئەوەی گۆڵی لێ تۆمار بکرێ و هەروەها خاوەنی ڕیکۆردی زۆرترین کات کە گۆڵ پارێزێک بەسەری بات ئیدوین ڤاندەرسارە کە 11 یاری بێ هەژارنی تۆڕی گۆڵ بەسەری بردووە. 7. کۆرتووە دەتوانێت بە 5 زمانی جیاواز قسە بکە، ئەوانیش هۆڵندی، چونکە هۆڵندی لە بەلجیکا زۆر بەکاردەهێنرێت، فەڕەنسی، ئەڵمانی، ئینگلیزی، ئیسپانی. 8. دێوەزمە. کۆرتووە دەڵێت ئەو باشترین یاریزانی جیهانە، یاریکردن بەرامبەری هەرگیز ئاسان نەبووە، ئەو یاریزانەش کریستیانۆ ڕۆناڵدۆیە کە کریستوانیوێتی لە 9 ڕوبەڕووبوونەوە 10 جار تۆڕی گۆڵی کۆرتووە بەهەژێنێ و بووە بە دێوەزمەی کۆرتووە.